پاش هێرشەکانی 11 سپتێمبەر ئەمریکا جەنگێکی فراوانی لە ژێرناوی جەنگی تیرۆر دەست پێ کرد. سەرەتا ئەفغانستان و دواتر عێراق کەوتنە بەرگورزی ئەمریکا. راپۆرتێک ئاشکرای دەکات ئەم جەنگانەی ئەمریکا بۆتە هۆی کوژرانی ملیۆنەها کەس کە چەند هێندە بەرامبەر بە قوربانیانی هێرشەکەی قاعیدە بۆ سەر ئەمریکا لە ڕۆژی 11 ئەیلولی 2001. ڕۆژنامەی واشنتن پۆست راپۆرتێکی بڵاو کردووەتەوە کە تازەترین ئاماری زانکۆی براونی ئەمریکی لەسەر ژمارەی قوربانیانی جەنگی تیرۆر لەخۆ دەگرێت. ئامارەکە پشتی بە راپۆرتی نەتەوەیەگرتوەکان و چاودێرانی سیاسی و کوژران بەهۆی جەنگی تیرۆر لە عێراق و ئەفغانستان و پاکستان و سووریا و لیبیا و سۆماڵ و یەمەن دەبەستێت. ئەوان ئاماژە بۆ دەکەن نەیانتوانیوە بگەن بە ئامارێکی ورد، بەڵکو بەنزیکەیی ئامارێکیان لەسەر قوربانیانی جەنگی دژی تیرۆر بۆ دەرکەوتووە کە 4.5 ملیۆن بۆ 4.6 ملیۆن کەس بوونەتە قوربانی. ئەم ژمارەیەش بەردەوام لە هەڵکشاندایە لە کاتێکدا لە هێرشەکەی 11 سپتێمبەردا 2753 کەس ژیانیان لەدەستدا. راپۆرتەکە ئاماژە بۆ دەکات 3.6 کەس بۆ 3.7 کەس بە ناڕاستەوخۆ گیانیان لەدەستداوە. ئەمەش بەهۆی خراپبوونی دۆخی ئابووری و ژینگەیی و دەرونی و تەندروستیەوە. هەروەها 7,000 سەربازیش لە ئەفغانستان و عێراق کوژراون. ئەمە جگە لەوەی ژمارەی خۆکوشتن لە ناو سوپادا زیادی کردووە. هەر بە گوێرەی راپۆرتەکە ژمارەیەکی زۆری دانیشتووان لە ئەفغانستان و عێراق و سووریا کوژراون کە ژمارەیان زیاتر لە 177,000 کەسی مەدەنیە. بەڵام ئەو راپۆرتانەی کە واشنتۆن و هاوپەیمانەکانی بڵاوی دەکەنەوە کەمترن لە ئامارەکانی دیکە. بە گوێرەی تازەترین ئامار ژمارەی کوژراوان لە عێراق لە نێوان 151,000 بۆ 300,000 بۆ 600,000 هەر بە گوێرەی راپۆرتەکەی واشنتن پۆست لە ئەفغانستان 906,000 کەس کوژراون کە 387,000 کەسیان مەدەنین. هەروەها 38 ملیۆن هاوڵاتیش بەهۆی ڕووداوەکانی پاش 11 سپتێمبەر ئاوەرە بوون. ئەم راپۆرتەی ئەفغانستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 کە 50 توێژەر و پسپۆڕی یاسایی و چالاکی مافەکانی مرۆڤ بەشداریان تێدا کردووە.